یەکەم نمایشی ئەسپ سواریە لە شاری سلێمانی و خەڵکێکی زۆر هاتوون بۆ بینینی نمایشەکە. نمایشەکە 6 ئەسپ سوار و ئەسپ بەشداریان تێدا کردووە. ئەو ئەسپانەی بەشدار بوون لە جۆری ئەسپی کوردی و عەرەبی و تورکی بوون. ئەمڕۆ تقریبی نزیکی 6 ئەسپ تا 65 ئەسپ بەشدارە. ڕۆژ کات بە کات زیاد دەکا ئەسپەکان. ئەسپەکان زیاتر لە کوردن، هەم عەرەبی تایە هەم تورکمانی تایە. جێی دەستخۆشیە، جێی سپاس و پێزانینە بۆ کاگیوای شاوک کە ئەمڕۆم کەسە ئەسپدارانە کە کۆمەڵێک لە ئەسپدار و ئەوەی کە هیوایەتی ئەسپی هەمووی کۆ کردوێتەوە، هەم لە ئێران هەم لە عێراقی خۆمان هەمووی کۆ کردوێتەوە، لە عەرەب لە هەولێری لە ئێرانی. دلێر یەکەم ئەسپ سوارە کە دێتە ناو ساحەی نمایشەکەەوە بە جلێکی تەواو کوردەواریەوە نمایشی ئەسپ سواری دەکات و دەڵێت خولیایەکی زۆری بۆ ئەسپ سواری هەیە. زۆر خۆشحاڵم، زۆر من چەنێ دڵم بە ئەسپەکەم خۆشە، زیاتر دڵم پێی خۆشە بێ کە پشگیریم هەیە کە خەڵک چەپڵەم بۆ لێدا دەستخۆشیم لێکا، زیاتر ئەسپەکەم خۆشەوێ و زیاتریش هیوایەتەکەم خۆشەوێت. ژنان بێبەش نەبوون لە نمایشەکە و سێ خاتوونی گەنج هاوشانی ئەسپ سوارە پیاوەکان بە خۆیان و ئەسپەکانیان نمایشێکی سەرکەوتویان پێشکەش بە ئامادەبوان کرد. وەکو سوارکارێک بەشداریم لە فستیڤاڵە کردووە و جێگەی شانازیە وەکو ئافرەتێکی کورد و بەم لە کوردانیەوە ئەتوانم نمایش بەم ئەسپەکەم. ئەمە ئەسپەکەی خۆمە، ئەسپی ڕەسەنی کوردیە، ناوی سامە. داواکاریمە لە خانمی کورد کە بێنە پێشەوە لەم بوارە لەبێ بەجددی جێی شانازیە کە کچێکی کورد بتوانێت ئەمە بکە، جێگەی شانازیە و هیوادارم کشەکانی کەس زیاتر بێنە پێشەوە لەم بوارە. ئەسپ سواری بە یەکێک لەو خولیانەدا دەنرێت کە مێژوویەکی درێژی لە ناو نەتەوەی کووردا هەیە. هەرچەندە یەکەم جارە ئەم نمایشە لە شاری سلێمانی ئەنجام بدرێت، بەڵام لە ئێستادا چەندین شوێنی بەخێوکردنی ئەسپ لە شارەکە بوونیان هەیە. سنوورکەری، دەنگی ئەمریکا، سلێمانی.